بۆ گەیاندنی سکاڵای فەرمانبەران و موچەخۆران هاتوونەتە بەردەم نوێنەراتی نەتەوەیەکگرتووەکان لە سلێمانی. مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی دەڵێن چیدی کە چاوەڕوانی ئەم دۆخە خراپە ناکەین. ئەگەر حکومەت بە خۆیدا نەچێتەوە هەڵوێستی تونمان دەبێت. ئەمە بەسمان لەوەیە کە بەپێی چەندان سەرجاوی زانستی دەسەڵات لە هەرێمی کوردستانە بە دەسەڵاتێکی تاڵانکار پۆلێن کراوە. ئەم جۆرە دەسەڵاتانەش کار لەسەر بە کۆیلەکردنی کۆمەڵگاکان کە میکانیزمی بە کۆیلەکردنیش هەژارکردنی کۆمەڵگایە. بۆیە پێمان وایە سیستەمە پێڕەوەکرێنی لە کوردستانە لە 100% چکە ئێمە لەسەر بنەمای سەرچاوە زانستیەکان قساکەین و لەبەرەوەی نەتەوەگرتوەکان ڕۆژێکیان هەیە بۆ کۆتایی پێهێنان بە کۆیلایەتی کە 2/12 هەموو ساڵێک. ئێمە هاتووی لە ئێستاوە ئەم ڕۆمان ڕاگەیانوە وەکو ڕۆژێکی دەستپێک بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆیلایەتی تا ئەگەینە ئەو بەروارەی کە 2/12. پێتان وایە ئێستا هەموو فەرمانبەران مامۆستایان کراون بە کۆیلەی حکومەت؟ بەڵێ کەرامەتی هەموو کەسێک شکاوە، زەلیلی دەکەن لەناو عایلەیە لەناو کۆمەڵگەیە لە بەردەمی قەرزارە. ئیتر لەوە زیاتر بازی باج ماوە بدرێت لەوە زیاتر ئەین چی بکەین لەوە زیاتر؟ یعنی مۆزەفی تایە لە پارەی بەنزینم پێ نییە بە زۆر ئەڵەن ببیتەوە. ئیتر لەوە باج گەورەتر هەیە. دوی کانونی یەکەمی هەموو ساڵێک لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دیاری کراوە وەکو ڕۆژی بەرەنگاربوونەوەی بە کۆیلەکردن. فەرمانبەران و مامۆستایانی سلێمانی دەڵێن هاتوین داوا لە نەتەوەیەکگرتووەکان بکەین چیدی حکومەتی هەرێم مامۆستا و فەرمانبەران بە کۆیلە نەکات. ئەم کێشەیە ئێمە کێشەکەمان دەستنیشان کردووەتە تەشخیصی کێشەکانمان کردو ئێمەکو چینی ئەکادیمیەکو زانکۆکە لە هەموو دنیایشی وایە ڕۆلیان ئەوەیە کە چارەسەری کێشەکان کەن و چارەسەری بەردەستیش بخەنە چارەسەرە محتەمەلەکانیش خەنە بەردەستی حکوومەت بەوەی کە ئەو کێشانە چارەسەر بکات. جا بۆ ئێمە داواکارەکەمە تەنها سەرەتا وەکو لە هینی موسەیە خسۆتە ڕوو بەڵام ئێمە هەڵبەتە لە پشت ئەوشتی گەورەتریشێ داواکاری. بەڕای من تەسەوری من یعنی یاریکردن بە قوتی خەڵک ئازاردانی خەڵک لە ڕووی دەرونیەوە واکە کە کارکردنە لەسەر شێواندنی دەرونی تاکی خەڵک لەبری ئەوەی تۆ تاشێک بی موچەکەت بەکاربێنی بۆی ئیبداع و داهێنان موچەکەت بەکارێنی بۆی کە بژی نەمریت. بۆ یاریکردن بە قوتی خەڵک بەڕاستی بەرنمەیەکە بۆی کە تۆ هێندە مەشغوڵ بی بە دوای موچە و قوت و ژیانی خۆتا ڕاکەین دەبیری لایەوە بە هێندەی بێری لای ئەوە نەبێت کە چ شتێک گۆڕانکاری و تازەگەریە لە ژیانی کۆمەلگا و لە ژیانی خۆت و ژیانی تایبەتی خۆتا بیکەی. موچەخۆران ئاماژە بەوە دەکەن کە گیرفانیان خاڵیە هیچ باشەکەوتێکیان نییە و ئەگەر موچە نەبێت هەژارن ژیانیش بەم کولە مەرجێ بەڕێ ناکرێت. مافەکانیان پێشێل دەکرێت گرفتی گەورەی خێزانیان بۆ دروست بووە. حکومەت لەم دۆخە خراپە بەرپرسە و دەبێت کۆتایی بەم چیرۆکە تاڵە بهێنێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.